ئیسلامیەکانی کوردستان بە چەند پرۆژەیەکەوە لە نێوان یەکگرتن و کاری هاوبەشدا ماونەتەوە و یەکگرتووی ئیسلامی داوای کاری هاوبەشی زیاتر دەکات و کۆمەڵ ئیسلامیش داوای یەکگرتنەوەی هەمیشەیی دەکات. بە پێی زانیاریەکانی پەیام لە دوایین کۆبوونەوەی کۆمەڵ ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیدا لیژنەیەک لە سەراستی باڵا لە هەردوو لا پێک هاتووە بۆ تاوتوێکردنی پرۆژەکان و لە دوای یەکلاییکردنەوەش ئەو دوو لایەنە سیاسیە ئیسلامیە پرۆژەکەیان ڕادەگەیەنن. کۆمەڵی ئیسلامی کوردستان لای ئەو پرۆژەی کاری هاوبەش پرۆژەیەکی نوێ نییە و دەژڵێت لە سەلامەوە تا یەکگرتن ئامادەییان تێدایە. بەرپرسێکی باڵایە و حیزبە باز لەوە دەکات لە دوایین کۆبوونەوەیان لەگەڵ برایانیان لە یەکگرتووی ئیسلامی داوای یەکگرتنەوەی هەمیشەییان کردووە و چاوەڕێی ئەنجامی تاوتوێی لیژنە هاوبەشەکە دەکەن. بەڵێ ئێمە بەردەوامی ئەعلانمان کردووە لە دوا کۆبوونەوەی خۆشمان لەگەڵ برایان یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەومان پێ ڕاگەیاندوون. ئێمە لە هەنگاوی سەرەکی و گرنگ بەلامان ئەوەیە ئێستا لەم قۆناغە بە تایبەتی لەگەڵ برایان یەکگرتووی ئیسلامی کە هەنگاوی یەکگرتن و ببین بە یەک حیزب لە ساحەی سیاسی هەرێمی کوردستانە کار بکەین بۆ ئەمە بەسەش هەموو هەنگاو و هەموو کارێک کە پێویستە ئێمە ئامادەین بگرینە بەر. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دوای کۆنگرەی حوتەمیەوە بە گەرم و گوڕیەکی جیاوازەوە باز لە پرۆژەی کاری هاوبەشی ئیسلامیەکان دەکات و لە دوایین کۆبوونەوەشی لەگەڵ کۆمەڵ ئیسلامی لە پرۆژەیەکدا داوای یەکگرتنەوەی فراکسیۆنەکانیان لە کوردستان و بەغدا کردووە وتویانە بۆ هەڵبژارنەکان بە یەک لیست بەشداری بکەن و یەکگرتنەوەی هەمیشەییش بە پێی بڕینی قۆناغەکانی کاری هاوبەش بێت. بەرپرسێکی ئەو حیزبەش بڕوای وایە چەندین کۆسپ لە بەردەم یەکگرتنەوەی ئەو دوو لایەنەدایە. پرۆژه ئێمەەوە بوتمان ئەگەر بتوانین یەکەم ئێستا لیستی خزمەتمان هەیە گەشەی پێ بدەین فراکسیۆنەکان بکەین بە یەک و بیکەینە یەک فراکسیۆن و سەرکردایەتی فراکسیۆنێکی هاوبەشمان هەبێ دوای ئامادە باشی بکەین بۆ ئەوەی لە ئایندا ئەگەر هەڵبژاردن بوو بە یەک لیست دابەزین دواتر زەمینە سازی بکەین بۆ ئەوەی ببین بە یەک حیزب وە هەوڵ بدەین حیزبەکان کۆکەینەوە. ئەمە وەکو پرۆژە بەندی وەکو قۆناغ بەندی بڵێن جا ئەگەر خۆ بتوانین یەکسەر ئەمانە بترازێنین و بڕۆین بگەینە یەکگرتن ئێمە هیچ لاریمان لێ نییە بەڵکو خەونی پێوە بینین. بەڵێ کۆسب هەیە چونکە ئێمە تەبیعیە دوو سێ حیزبین یعنی ئێمە جگەلەوە کۆمەڵە خەڵک کەسایەتی و لایەن و ئەو شتانە دوایی مێژوو یەک تێپەڕیوە جیاوازی ئەفکار دروست بووە حاڵاتی نەفسی و شخصی هەندێک جار تێکەڵ بە شتەکانە بێ لەبەرەوە ئاسان نییە بە بڕیارێک بگەین نەتیجە ئەبێ کە اینجا بۆچوونی جیاجیا هەیە قەناعەتی جیاجیا هەیە لە پرسەکانە لەبەرەوە ئەکرێ ئەمانە هەموو بگوزەرێنین و ئینشاءڵڵا بگەینە ئەوەی کە ئیسلامیەکان بتوانن ڕۆڵێکی بەهێز ببینن. ئیسلامیەکانی کوردستان لە سەراستی هەرێم خاوەنی 17 کورسی پەرلەمان و بە بڕوای چاودێرانی ڕەوشەکەش بەهۆی هەڵوێستی سیاسی بەشێک لەو لایەنانەوە لە هەڵبژارنەکانی داهاتوودا دەنگی ئیسلامیەکان ڕوو لە هەڵقشاندا دەبێت و دەتوانن قەبارەی هێزی سیاسی خۆیان لە گۆڕەپانی هەرێمدا بە یەکگرتنەوەی هەمیشەیی بەهێزتر بکەن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.